لێبم کاتان باش بینەر و بیسەر خۆشویستەکانم خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی دیکەی وارە سلێمانی لەگەڵتان دەبم لەم گەرمایە و لەم وەرزەدا باس و بابەتێکی زۆر فێنک و تایبەتان بۆ دەکەم لەگەڵ میوانە بەڕێزەکەم کە لە ستۆدیۆی وارە سلێمانی لەلامان ئامادەیە خات و پەیمانتەها دڵنیام زۆربەتان چالاکیەکانیتان بینیوە شاخەوانیەکانیتان بینیوە لەسەر لوتکەی زۆرێک لە چیاکانی کوردستان وێنە و ڤیدیۆیمان بینیوە بەڵام من لەگەڵ هەموو ئەوانە دەبێ وردەکاری ژیانی شاخەوانی و تایبەتمەندیەکانی و پێویستیەکانی شاخەوانی لە پەیمانخان بپرسم لەم پرۆگرامە لەگەڵم بن پێکەوە زانیاری بەسوودمان دەست دەکەوێت پەیمانخان زۆر بەخێر بێ خۆشحاڵم نەتان بینم زۆر سپاس من زیاتر خۆشحاڵ و سپاسی کەناڵە جوانەکەتانەکەم سپاس بۆ جەنابتان جیاواز لە لوتکەی چیاکان و لە شاخەوانی کاری خۆتم جارێ ئێمە لە نێو ستۆدیۆ پرسیارت لێەکەین لە شوێنێکی گەرمە پێشەوەی بچمە وردەکاری بابەتی شاخەوانی و ئەو تایبەتمەندیانەی کە پێی سەر کەسێک بیزانێ حەز دەکەم بەوەی کە بەڕێستان سەرۆکی ڕێکخراوی شاخەوانی هەزار مێردن بیرخستنەوەیەکم پێ بدڵێ لەسەر ڕێکخراوی هەزار مێرد و دروستبوونی و ئامانجی بەڵێ ئێمە سەرەتای دەستکردنمان بە شاخەوانی لە ساڵی 2015 بوو یەکەم گەشتمان کرد بۆ ئەشکەوتی هەزار مێرد هەمومان نەزانین ئەشکەوتی هەزار مێرد ئەشکەوتێکی مێژوویە لە مێژووی کووردا لەبەر ئەوە ڕێکخراوەکەم ناونا ئەو کاتە گروپی ناونا گروپی شاخەوانی هەزار مێرد وەکو ڕەمزێک بۆ یەکەم گەشت بۆ ئەشکەوتی هەزار مێرد سەرەتا ئێمە چەند ئافرەت تێبووین وەلە ئەو کاتە لە ناو کوردستانە شاخەوانی تۆزێ هەر عیبەش بوو ئێمە کە ئافرەت بووین ئەچوینە و شاخە ڕوبەڕووی چەند قسەی ناخۆش و ناشرین ئەبووینەوە بەڵام ئینسان ئەبێ کە شتێک ئامانج و هیوای ئەو بوو کەویستی بگا بە ئەو حەز و ئارزوی کە لە ناخی خۆیان هەیە نابێ گوێ بە قسەی خەڵک ئەگەر گوێ بێ بە قسەی خەڵک کەواتە نابێتە کەسێکی سەرکەوت و بۆیە ئێمە هەتا ئێسەش بەردەوامین و شەڵار بەردەوام ئەم خولیا و ئارەزووە لە چیەوە سەرچاوی گر بە تایبەت لە لای بەڕێستان و لە کاتێک وەک بەڕێزت دەڵێ کە شتەکە تا ڕادێک نامۆ بوو لە ناو کۆمەڵگەی ئێمە بەڵێ من خۆم هەر لە مناڵێەوە ئەم هەستەم هەبوو بۆ شاخەوانی چونکە کە مناڵ بووم زۆر جار لە ماڵەوە خۆم ئەدزێەوە شاخێک لە پشت دەیەکەمانەوە بوو لە گوندەکەی خۆمان ئەشکەوتێکی لێ بوو زۆر جار بەتەنیا چووم بۆ ئەو ئەشکەوتە ئەگەڕام و ڕۆژێ بوو سێ جارە چووم ئەگەر سەفرەیەکی مەکتەبەکەمان هەوای قوتابخانەکەمان مۆساڕێکی خستایە دەستم بەرز دەکردو شوێنێکم هەڵە بژارد ناوی سەرچاو بوو بەرزترین شوێن بوو لە دەیەکە ئەم مامۆستا باچین بۆیە بۆ سەیران یعنی ئەو حەز و ئارەزووی کە ئێستا هەمە بە مناڵی شەر هەم بوو بەڵێ حەز و ئارەزوەکەی جەنابتان گەڕان و بینین بوو یاخود دۆزینەوە هەردووشی بۆتوانە بڵم هەردووشی بوو کە تۆ عاشقی شاخ و سروش دوی هەوڵەدەی بدۆزیتەوە هەوڵایی ببینی هەوڵی سەرکەوتوبی هەوڵی زیاتر بچیتە لووتکەکان ئامانج و ئاواتیش کەسێکی شاخەوان کە بیە بێ بە شاخەوان و بێ بگەڕێ بە سروشتە جوانەکەی کوردستانە یەکەم ئامانج لووتکەیە بەڵام پێش ئامانج و لووتکە سەلامەتیە سێ جار سەلامەتی ئەنجا یەکجار لووتکە ئەم شاخەوانێ بەڕاستی زیاتر کوردستانی بە من ئاشنا کردوای لێکردوم داروبەری ئەم کوردستانم خۆش بێت بەڵێ پەیمانخان مەبەستمە زۆر بە وردەکاری و دەست خۆش بە کۆمەڵێک پێداویستەکانی خۆتت هێناوە زۆر بە وردەکاری دەمێ بابەتی سەلامەتی و خۆپاراستن و ئەوانە لێ بپرسم بەڵام پێش ئەوانە دەمەوێت بزانم لە ماوەی ئەو چەند ساڵ گەشتکردنەتە لە ماوەی بینینی چەندین شوێن و گەیشتن بە چەندین لووتکە چی زۆر سەیر و سەمەرە بووە یان سەرنجی ڕاکێشایت و دۆزی بێتەوە بەڵێ لە ماوەی ئەم 12 ساڵەیە من زۆر شتی جوان ئەبینم لەو شاخە تۆ بۆ نمونە بەردێکە بینی شکلێکی جوانی هەیە ئێستا من لە ماڵەوە لەوانەیە تەنێ بەردم هەبێ هەرێکی ڕەنگێکی هێناومەتەوە ئیتر هەرێکی شێ و شکلێکی هەیە لە شوێ حیوانی درزگا هەیە شووی دەموچاوی درزەکە هەیە هەر سەیرەکی بەردێکی شوشەیە جوانە ڕوونە ئەمانە هەمووی ئەبنەوەی کە سەرنجی تۆ ڕاکێشن یانی زۆر جار ڕوون بەڕێگا چاوە ژێڕم بۆ بەردێکی جوانی کە مە ناو گیرفانمەوە ئەی هەنمەوە لەگەڵ خۆما طبعا ئەنواع گوڵی جوان لە سروش تابینی کە نەمان بینیوە و هەنێ حیوان ئەبینی لەو شێوە سەیرەکی شتێکی زۆر جوان و نامۆی هەنێ تەیرە بینی قەت نەبینیوە من بۆ نمونە لە بازە شوێن هەمومان نەزانی هێلکە سپیە لە بازە شوێنە هێلکەی باڵندابینی شینە
ئەمە ئەبێتە شتێکە سەرنجی تۆڕە ئەکێشێ و بەلا تۆ شتێکی جوانە بێ وە لە سروشتی کوردستان خۆی هەمووی جوانە. وێنە و بابەت ئەمانەت هەمووی ئەرشیف کردووە لە لای خۆت وایە؟ بەڵێ بەتەکید. بیر لەواکەی تۆ ڕۆژێ لە ڕۆژان کتێبێک کەتەلۆکێک دروستکەی لەو شتانێک کە بینیوتە؟ بەتەکید وعدی شیان پیاوم کە هەموویم بۆ بنووسنەوە و هەموو ڕسمەکانیشم بۆ بکەنە ئەرشیفێک لەسەر کتێبێک تا ئینشاءالله. بەرزترین لووتکە چ لووتکەیەکی کوردستان بۆ جەنابەت چووبی؟ بەرزترین لووتکە لە کوردستان و هەموو عێراقا لووتکەی هەڵگووردا 3607 مەترە هەر ئەم ساڵ 3000 سومەتە ئەو لووتکەیە. سوپاس بخوا. دووەم لووتکە بێکۆدیانەیش 3150 مەترە بەرزەکەی گەورەترین گۆم لەسەر لووتکەکەیەتی. ئەتوانم بڵێم هەموو لووتکەکانی کوردستان نەک دووبارە و سێبارە و دە ئەنجار چوومەتە سەر هەموو لووتکەکانی کوردستان. بەڵام سەختترین لووتکە لە کوردستانە بەلای منەوە شاخی پیری پیرانە پیرە مەگرون. وەک سەختی. بەڵێ شاخێکی ڕق و سەختە بەڕاستی لە هەر چوار وەرزەکەیە. سەرکەوتن ڕاستە لە هەنێ ڕێگەوە ئاسانە بەڵام لە هەنێ ڕێگەوە ڕێگەکەی زۆر سەختە هیچ کەسێکی ئاسایی ناتوانێت لەو ڕێگەی سەرکێتە سەر پیرە مەگرون. دڵنیام هەر نەک ناتوانێت بگرە ونی شەبێت چونکە ئەوەنە ئالۆز لە سەرەکەی لووتکەیەکە وازانی گەشتی سێرەکەی لووتکەی شکێتە بەردەمە دۆڵی شکێتە بەردەمە وا لێ سەر لێ ئەشێ ئەگەر زۆر زیرەک نەبیت و زۆر لەو کارەیە لێ هاتوو نەبی احتیمالێ هەروەنیش بیت. دەبێت چەند پرسیارێکی با بڵێن فەلسەفیت لێ بکەم تۆسێک قوڵتر لەلایەنە وەرزشی و توانە جەستەییەکە لە ژیاندا سەرکەوتن یاخود کەسی سەرکەوتو ئەوەیە کە دەگاتە لووتکە یا ئەوەی بەرەو لووتکە دەڕوا؟ بەڕای من ئەو کەسی سەرکەوتووە کە بەرەو لووتکە ئەڕوات. ئەگەر هەنگاوی نابەرەو لووتکە دڵنیام ئامانجەکانی خۆی هەموویە پێکێ کە من هەنگاوم نابەرەو لووتکە حتممە ڕێگەمە لووتکەش وایە؟ وایە. پاراستنی یەکەمی و پاراستنی ئەو دەستکەوتی بەدەستت هێناوە بەمانەوە لە لووتکە دەپارێزرێ یاخود گەڕانەوە لە لووتکە چەند قورسترە؟ مەبەست سەرکەوتن و دابەزی. بەڵێ سەرکەوتن قورسترەیان گەڕانەوە لە سەرکەوتنەکە چونکە بۆ ئێوە مەبەستم ڕوونتر بڵێم ئەو ڕێگایش تۆ کە ئەڕۆی تا ئەیدۆزیتەوە دواتر ئەکرێت ڕێونکەی لە گەڕانەوەیە؟ بەڵێ ئەگەر کەسێکی بەتەرکیز نەبی لە شاخەوانیە من خەڵکم بردوێتە سەر شاخکاتوونێتەوە زار سێنی خواردێتی مامۆستا ئەمام ڕێگەیە نییە کە پیای هاتووین کاکە ئەو ڕێگەیە تۆ قسەی چیەکەی من لە دوورۆ سەری شاخەکە کە مەزانم ڕێگەکەی کامەیە ئەزانم ڕێی سەرکەوتن کامەی ئاسان و کامەی سەختە لێم تێک ناچێت بە هیچ شێوەیەک. بەڵام سەرکەوتن هێز و توانای جەستەت ئەبێ بە هێزبی ئەیبات بەڕاستی وزەیەکی زۆر لێ ئەبا بەڵام هاتنە خوارەوە ئەوەنە وزە و هێزێکی نایە بەڵام تەرکیزێکی باشی ئەوێ چونکە تۆ لە شاخێکی سەخت کە هاتیتە خوارەوە ئیشەکە و قورسترە لەوەی کە سەرەکەوی شاخەیە زۆر بەرزە کە سەری خوارەوەکەی هەنێک کەسەیە تەحمل ناکات بە شوێنی بەرز فۆبیای هەیە یعنی خەڵکم بردووە لە شاخ لە ماوەی پێشوا بوو دانیشت بوو لەسەر بەفرەکە من عادەتەن لە گروپ پار پێ مەڵێن جاکی جەماعەتی خۆم ئەیوو جاکە بڕوا خۆمە کوژمە لێرە خۆم بەرێمەوە ئەوە لە پەنایە بووم بەم قوڵەنگە بەفرەکەی بە شوێنم قاچی بکاتە ناوی ئاوە هێناومەتە خوارەوە کەواتە دابەزین دوو قات قورسرە لە سەرکەوتن بۆ ئەو کەسانەی کە توانایشی تەواو 100% بەڵام بۆ یەکێکی وەکو من کە 12 ساڵە شاخوانیەکەم سەرکەوتن و دابەزینەکە بۆ لای من هەروەک احتیاجیە من جاریا بەڕاکردن ێمە خوارەوە. سەرکێشیەکەیت لە کاتی گەڕانەکانتە؟ زۆر خۆشت ئەزانی ئەمە سەرکێشی؟ بەڵێ ئەزانم کە سەرکێشی و غەڵەتیشە بەڵام هەرەشی کەم. پێت وایە ئەگەر ئەو سەرکێشیە نەکەیت هەندێک شت هەیە ناتوانانی پێی بگەیت چونکە هەندێک جار من ئەو وەڵامە دەبینم ئەبیستم لەو کەسانی سەرکێشیەکانڵێ ئەگەر و سەرکێشێش نەکەم ناگەمەوە یان مەرج نییە؟ من بەڕێی منە مەرج نییە هەموو شتێک کە تێ بەدەستی بێنی سەرکێشی بۆ بکەی ڕاستە هەنێ شت کە تێ بەدەستی بێنی ئەبێ قوربانی بۆ بی بەڵام ناشکرێتەوە بە ژیانی خۆت ئەم سەرکێشیە وا بکەی ئەم سەرکێشیە بکەیت بەڕاستی من خۆم زۆر جار کە سەرکێشیەکەم ئەزانم هەڵم سوورەزانم کە هەڵم بەڵام هەموو کاتێشتمە هیوادارم کەس دووباری نکاتەوە بۆ منە منەچمە شاخێک کارگی پێوەیە شوێنی حەبل کە بە سەرکەوی سەختە بەڵام من تا ئێستا نزیکەی 20 چوومەتە ئەو شوێنە حەبلم بەکار نێناوە هەر ناشی بەم لەگەڵ خۆمە حەبل لە زۆربەی شاخەوانەکان کە ئەچن سەرەکەونە سەرەوە لە ڕێڕەوەکە ئەو حەبل بەکارێنە من حەبل بەکار نایم نە بۆ سەرکەوتن نە بۆ دابەزین وەلەو حەبلەکە زۆر سەلامەتیە بەڵام من نازانم حەزم لێی نییە.
جۆرێک لەسەر کێشی زۆرێکە لە سەرکێشی بە دەست و قاچەکانی خۆم سەرەکەەوە ئینشاءالله خۆی گەورە دەست و قاچت هەر بەهێز بکات. اینجا لە بابەتی سەلامەتی وەکو بەڕست خۆت چەند جارێک لەناو قسەکان باسێ کرد بۆ کەسێکی وەکو تۆ جیاوازە هەم خولیات هەیە توانا و گەشە پێدان بە خۆتدا بەڵام لە ئێستا ئەبینین خەڵکانێکی زۆر هاتوونەتە ئەو بابەتەوە کە دەڵێن ئەچینە شاخەوانی ئەگەر تۆ بۆم پۆلێن کەیت ئەوەندەی تۆ بینیوتن هەموو ئەوانەی ئەچن بۆ شاخەوانی بۆ شاخ بەسەر چەند گروپا بەشە بن ئەوانن کە حەزیان لێ ئەوانن کە توانایان هەیە ئەوانن کە دەیانەوێت پێویستیان پێتی شتێک بدۆزنەوە بیان هەندێک کەسێ ڕەنگە بکەوێتە داوی بابەتێکی سۆشیال میدیاوە بێ بچێت زۆر ڕاستە لە کوردستانە ئێستا بەس لە سلێمانیان نزیکەی 50 بۆ 6 گروپی شاخوانی هەیە لەم گروپە شاخوانانە هیانە 2 نەفرن هیانە 4 گروپی گەشتیاری و شاخوانی لێراتێکە بۆ منە ئەڵێ گروپی شاخوانی خانمانی سلێمانی گروپی شاغڕەوی خانمانی سلێمانی من ڕێزمەیە بۆ هەموو خانمانی کوردستان کە سەیرەکەی 2 لوتکەی هەچی لوتکەیەک ناکە لە سەر جادەیەک ئەڕوا خۆیەکە بەدیەکە ئاچێتە سەیرانگاکان ناوی شاخوانیشی لە گروپەکەی ناوە ئەمە ئەبێ جیاکرێتەوە ڕاستە چونکە مەحخول نییە من لە ڕۆژێک هزاری وایە 3 جار ئەسمە لوتکە لەگەڵ گروپێکی پیادەڕەویە یەک ناوم هەبێت ئەبێ چارەسەرێ بۆ ئەمەدانرێ گروپی شاخەوانی و گروپی گەشتیاری جاگرێتەوە زۆربەی گروپە گەشتیاریەکان وە شاخەوانەکانیش خەریکە بەداخوای لەبێ بزنسە ئەمڕۆ هەمووی دەستیاوەتە شاخەوانی 3 بەشی بۆ بەرژەوەندی و پارەپیاکردنی خۆیانە زۆر بەداخەوە کە ئەمە ئەڵێم و لە چەند بەرنامەیەکەشا باسم کردووە نەفەر هەبووە بۆ هەڵگر دەبرێت 300 دۆلاری لێ سەنرێ بۆ ئەبرێ بۆ پیرەمەگرون 300 هەزاری لێ سەنرێ بۆ ئەبرێتە شاخێکی ئاسانە کە زۆر زۆر ئاسانە من بە 25 دقیقە ئەسمەلوتکەکەی 50 هەزاری وەرگرتووە ئێکاک ئەمە وەڵا گوناحە تۆ کە پێوەرێکی لەسەر وەرگرتنی ئەو پارانە پێوەرێک هیچ پێوەرێک نییە هەر کەسە بۆ خۆی ئاغا و شۆخای گروپەکەی خۆیەتی ئەچێ کۆمەڵی عەرب لە جنوبەوە کۆنتاکتەکە لەگەڵیانە ئەیانهێنێ بە سعرێکی زۆر ئەیانباتە شتیای هەڵگوت ئەیانباتە بێکۆدیان ئەیانباتە کۆدۆ ئەمە هەمووی بە بەڵگەوە هەبووە زەلام هەوو ئێستا نامەکەی پێیە کە نامەی من عەربی نازان بۆی نردوم کە بەرنامەکەم لە گۆگڵ لێیاوە ئەڵێ با مۆساپەیمان تۆ ئەبینم زۆر ئەچیتە لوتکەکان بەڵام بەداخەوە منیان بردووە بۆ چۆمان بردویانم لەسەر تەپۆڵکەیەکدایان ناوم 300 دۆلاریان لێستان و وتیانە ئەمە شاخی هەڵگوردە وتی وتومە ئەی لۆگەکەی توێتی لۆگەکەی ڕەشە با بردوێتی بەڵام کە سەیرم کردو هەستم کردو لوتکەکە دیارە هەڵگورد دیارە شاخێکی گەورەیە بەڵام من زۆر نزیکیش نەکرامەتە لێ 300 دۆلارم لێ سەنراوە لەبەرەی خێمەیەک و کیسەخەویشیان نامەتێ و شەوە تایە خەوتوم خەری بە تا بەیانی بژمرم بەڕاستی ئەمە تاوانە شاخەوان ئەمە بکات ئافرەت تێگەڵێ بم بە بۆ شاخی هەڵگوردیاڵێ بم بە بۆ پیرەمەگرون تۆ مەعامەلی 200-300 دۆلاری لەگەڵاکەی ئەمەش هەر تاوانە خەڵکی ئەبێت تا چەلێک خۆیان هۆشیاریان هەبێت دەربارەی ئەمە پێیمان خاوانە بابەتەکە تەنیا یەکلایەنە نییە چونکە ئەوەی کە پارەکەش ئەدات خۆشی ڕازیە بەڕاستی منەوە لەسەر لە چەند بەرنامە باسم کرد وتم کاکە شاخەوانی بەرامبەر بە پارە گونا حەبیکی باشە کاکە پارێکی ڕەمزی وەرگەکەم بۆ نمونە من تۆ ئەبە شاخی پیرەمەگرون کاک دیار ئەمڕۆ من تۆ مرۆتە پیرەمەگرون پێتەوەی لاگوم 25,000 حەقیمان دووبوونەکەم بەرێ کە ئەوە من نایکەم قەت ئەوە لە من هەر ناوەشێتەوە بەس لە شوێ بڵم 300,000م بەرێ خۆ بە کۆڵ نەم بردووی بە قاچی خۆت هاتووی بە هێزی خۆت هاتووی وەڵڵاهی خۆشت منە لەگەڵ نەبمە چی دڵنیام لەوە بەڵام ئەم ڕۆشتەکان هەیە پێوت مامۆستاوتیانە ئەم شاخە بێ قەزابی شاخەوان گروپ هەبوو بە شاخانی وتووە ئەچم بۆ پێت پیرەمەگرن جلۆکەی لێ خێوی لێیە ئەگەر ئێمە لەگەڵانە بین لالێت تووشی بەڵایبی ئێ بۆ کاکە بۆ ئەخرد ئەمانە لەسەر شاخەوان ئەکەوێ ینی بەداخەوە هەنێ شاخەوان خەریکە شاخوانی لە کوردستانە ناشرین ئەەکەن بەداخەوە ئەجا بەدەر لەوانش کەسێک بێ بچێ بۆ شاخەوانی و ئاوە بەرە و لوتکەیەک بڕوا دەبێت چی پێبێ تۆ بەڕێزت چەند شتێکی تایبەت تێناوە لێرە بۆ ڕەنگە لای تۆ ئاسایی بێ بەس بۆ ئێمە نامۆیە بە تایبەت ئەمەی لە تەنیش خۆت دادناوە بۆم باسکەی ئەمانی کە لێرەدان بەڵێ بەڵێ ئێستا لە مۆرزەی ئێمەیە ئێمە پێویستمان بەمانە نییە بەڵێ پێویستمان یەک لەمان نییە ئەمەمان پێویست نیە کڵاوەکەمان پێویست لەبەرچی پێویستمان پێی نییە لەبەرەوەی ئێستا وەرزەکە بەفر نییە ئەمانە ئەمە بەس هێشتا هەندێک لوتکەمان هەیە بەفری پێوە بێ بەڵێ من هەفتەی لەمە پێش هەفتەکەی کە لە هەڵگورد بووم ئەمە بەکارهێناوە کڵاوەکەم بەکارهێناوە کرامپونەکەم بەکارهێناوە ئەمە قوڵنگی بەفرشکانە لە کاتی بەفرا کاچیتە شاخێکی سەختی وەک پیرەمەگرونەوە هەڵگورد
ئەچی سەیرەکەی بەفرەکە بەستێتی تۆ ئەبێ بەم قوڵنگە جێقاز بوو ئەو کەسانە بکەیتەوە کە لەگەڵەوە هەم بۆ خۆشتی بکەیتەوە بۆ سەلامەتی خۆت ئەم قایشەیەکەیتە دەست و خوا نەخواستە ترازانێکە شتێکە بەم شێوە ئەم نوکانی بۆ ئەو لە سێ لایەوە بەکارەهێنرێت خوارەوە و لە سێلاوە ئەمە بەفرەکەی پێشکێنی ئەمەش لە هەندێک کاتە سەیرەکەی شوێنێک بەرزە بەفریتیا لێیت ئەتوانی پێی سەرکەیتە سەرەوە خۆتی پێ ئەگری ئەمەشی لە کاتێکا تۆ بەفرەکە زۆر زۆر ئەوە نییە ڕقبێ بیشکێنی بەمە ئەتوانی سەرکی وەکو گۆچانێکیش بەکاری ئەهێنی یا ئیسراحەتێکی ئێمە چەقێنی تو دەست بێراگری بۆ سەلامەتی خۆت ڕاوەستی 2 دقە تا ئاوێکە خۆی یا هەتا دەنچێ خورمە ئەخۆی ئەمە بەکارێنی ئەمە نابێ شاخەوان کە چووە شاخی بەفراوی ئەمەی پێ نەبێ پێویست هەموو کەس پێی بێ پێویستە هەموو شاخەوانێکی پێشکەوتوو ئەم بەرهەمانە لە کوردستان دەست ئەکەون ئێستا بازاڕی ئێمە بە ئاسانی کەلوپەلی شاخەوانی تێدا دەسەکەوێت بەڵێ ئەمە ئێستا دەست ئەەکەیە بەڵام بەداخەوە گرانە ئەمە لەسەر ئێمەی شاخەوان مەبەستێ گرانترە لە حەقی خۆی بەڵێ زۆر یعنی لەم کوردستانی ئێمە هەر شتێک کە بزانن داخوازی خەڵکی لەسرە بەداخەوە گرانی ئەەکەن ئەمە جاران بە 30,000 کڕی ئێستا لەوانەیە بە $100 نەیکڕی ئەو کڵاو من 75 پێیاوە بەڵێ ئەمە 80,000 پێیاوە ساڵی 2000 ئەمان بۆچی بەکاردێت ئەمە ئەنزێن نەبێت ئەمە کرامپونە ئەمە کرامپونی پێ ئەڵێن ئەمە لە وەرزی بەفر و کە کاتێ بەفر کە گەشتۆتە دۆخی بەستنێکی تەواو ئیتر کە تۆ ئەزانی بە ترسیدارە ئەم کرامپونە لە پێڵاوەکانت دەبەستی وەک چۆن سیارە تایەکانی زنجیری لێبەسی ئەوەش بۆ پێڵاوەکانی خۆت لە پێڵاوەکانتی ئەبەسی ئەنجامە بە پێی قیاسی خۆت بچووک و گەورەی ئەەکەیتەوە ئەمە بە پێی قاچی خۆت پێڵاوەکانت لەسەر ئێرەدانی ئەم پێڵاوی من ئێستا بۆ ئەمە گونجاو نییە لێرەدای ئەنەی ئەبێ بزانی قیاسی خۆتە یایی خۆت نییە ئەم شێوەیە دەستخۆش ئەی بەستیت دەستخۆش چیتر گرنگە کە ئەو کەسانە پێیان بێت ئەوە کرامپۆنەکە تووە ئەو بەفرشکێن ئەمەش جانتای فریاگوزاری سەرەتاییە پێتە لەگەڵ کڵاو شتی تر هەیە کە زۆر گرنگ بێت هاوڵاتیان زانیاریان هەبێت لەسەر ئەمە لە وەرزی زستان و بەفرە ئەم سێ کەرەسەیە ئەمە زۆر پێویستە کرامپۆن کڵاوی سێفتی قوڵنی شاخەوانی لەگەڵ ئەو عینەکە تۆفانەیە تۆ جاری ئەچیتە شاخێک ئەو عینەکانە بەزام هەڵم دروست ناکەن هەڵم دروست ناکە و بەرچاوت ناگرێت تۆ ئەچیتە شاخێک بەفرێک و ڕەشەبایەکی زۆر باری وێت لەو کاتیا بە ڕەشەباکە یا لە دەموچۆگەر عینەکێکی تەبیعی لە چاوە بێت نە ئەبینی و چاویشی تووشی ئازار بێ لاانە هەر ڕێگەکە ونکەی ئەمە ئەوە بەس کە ئەو عینەکەت لە چاوا بوو نە ڕەشەباکە لە چاوتەیە نە هەڵم ئەکات و نە چاویشە تووشی ئەزێتە بێ لە بەفرا بەفرسپی تۆزێ چاوت ئەزێتەیە شتێکی زۆر باش ئەجا دەربارەی شتێکی کە دەمێ پرسیارە جەنابتان بکەم بەپێی ئەزمموی خۆتان بۆ دایک و باوکان بێ ئەمە یاخود بۆ خودی ئەو کەسێک کە دەیە بچێت بۆ شاخەوانی دەبێت لەسەر چی زانیاری ورد و باشی هەبێ بۆ ئەوەی ئەگەر من لەگەڵ گروپێک ویستم بڕۆم بێجگە لەوان خۆشم زانیاری باشم هەبێ خۆم ئاگام لە خۆم بێت ئەمانە کەسێک چۆن ئەتوانێت ئەم زانیارانە وەرگێت ئایا هەر لە ڕێگەی ئینتەرنێتەوە یان ئێوە بەپێی ئەزمموی خۆتان چۆن بۆ سەلامەتی کەسەکان ئامۆژگاریانەکە بەڵێ ئێمە گروپمان هەیە و پیجمان هەیە لە پێگەکانی خۆمانەوە لە فەیسبووکی خۆمەوە ڕۆژانە خەڵک پەیوەندی ئەکات تۆ حەزت لە شاخەوان ێجارە پێش هەمووش لە سێرچێ بۆ من کە بزانە گەشتەکانم چۆنە ڕاستە قورسە مامناوەدا ئاسانە کە بینیت گەشتەکان ببینی و کاتە تێگەی من گەشتەکانم چۆنە ئەچم بۆ شوێنی سەخت یا بۆ شوێنی ئاسانە ڕوم تەلەفۆنم بکە ئەیمانێ پرسیارم لێ بکە مامۆستا ئەم گەشتە قورسە من قەت شاخەوانیم نەکردووە من ئەو پێداویستیانم نییە ئایا من گونجاوم بێن بۆ پیرەمەگرون لەگەڵ تۆ من ڕاشکاوانە یەکسەر پێتەڵێم گونجاوی ئەڵێم بەڵێ ئەگەر بزانم کە تۆ ئەزممویەکە نیە نەکاکەژیان تۆ بە کەڵکی پیرەمەگرون نایدای لە بردنەکە تا چەند مەترسیە کەسێک ڕازگۆ نەبێ لەگەڵ تا شاخەوانی نەکرد بێ و تۆی ئاگدار نەکرد بێتەوە بەرەو چلووتکەی شەڕن ئەوە مەترسیدارترین حاڵەتە لە ناو شاخەوانانە کە تۆ ڕاستگۆ نەبی لەگەڵ خەڵکە من چوومەتە پیرەمەگرون لەم وەرزانەیە بووە کە چووم کۆمەڵی ئافرەتم بینیەوە لە ناو پیرەمەگرون لە ڕێڕەوەکەوەمی بەردەڵانە ئافرەت کەوتووە بە عەرزەکەیە چووم هێناومە چوومەتە ژێرباڵی قاچی لایەکی شینوەتەوە سەوڵم بەخسەرتم دادەگیان بۆ لێرە تێتی جەماعەتیان هێشتم وتم تۆ ئەم کالانە هی سەوڵەکەی لە پێتا چۆن هاتووی وتی ڕێبەرەکەم پێی نەوتم چی بکەم ئێمە جەماعەتێکی نێناویانین وتیانە زۆر ئاسانە هەڵم گرتووە چوومەتە ژێر باڵی بردوومەتە سەرەوە بۆ لای جەماعەتەکەی خۆی
لێم پرسیون بە کاکە سەر کوڕەکەی خۆی لەگەڵای لە هێجێ هێشتووە کاکە بۆ جێ هێشتووە چەندی کەشم لە خوارەوە بینیوە یعنی هەبوو ئۆکسسیجینی دابەزی بۆ تووشی سەرێشە بوو پیرەمەگرون شاخێکی بەرزە تەبعاً ئۆکسسیجین تایە کەمە بێتەوە کەسی تۆ شارەزایانی تۆ ئەو سیانی تۆ نامۆیە بۆ بەرزیە کچی گەنجوە لێ بەجێ ماوە لەگەڵ هەیە کوڕی گەنجە کاکە مناڵی خەڵکە وەڵا تاوانە هێناومە لەگەڵ خۆمان لە شوێنەکە دامنیشانوە کوڕەکانم بردوۆتە سەرەوە وتوە وەرن کاکە ئێوە ئەم کچە بۆ خۆی و کچیشکە لێیە بابێن بەیەکەوە دانیشن پێشمتون نەجێ خۆتان مەجوولن با تووشی بکارە ساتێنە بن تا گروپەکەتان لێتە خوارەوە کە چوومەتە سەرۆرێکی بەلایە کا بڵاو بوونەتەوە لەبەرەوەی هیچ ڕازگۆ نەبوو ئەم کەسەی کە هێناونی بۆ شاخی پیرەمەگرون هیچ زانیاریەکی دەربارەی ئەو شاخە پێ نەوتون یعنی ئەگەر ئێمە هەژنۆدە کەس نەبووینە ئەو ڕۆژە نەچوونێتە ئەو شاخە زۆربیان ئەو ڕۆژ هەر گیرە بوون لێ نەهات نەخوارەوە نەفەرەکانی خۆم تقریبا 9 نەفەر بووین تەوزیعم کردن هەر نەفرێت 4 کەسم لا نادەست هێنامان نەخوارەوە لەگەڵ خۆمانە ئەوە نە کاتەکەمان لێ درەنگ بوو کەوتینە دەی شەو ئەمە چییە ئەمە مەسەلە ئەوەیە کە تۆ ڕازگۆ نەبووی بۆ هەنێ پارەی خۆت کە ئەو خەڵکە بەریتە شاخ و هەنێ ڕسمی خۆت بگری و قەرەباڵغی بە خۆ دروستکەی ڕازگۆ نەبووی لەگەڵ ئەم نەفەرانەیە کە بردوتە ئێمە لە ئێستادا یاسایەکی دیاریکراومان هەیە بە پێدانی مۆڵەت و بە شوێکی فەرمی ڕێکخراوەکان و گروپەکانی شاخەوانی هەبن بەڵام لە بەرامبەر پێدانی ئەم مۆڵەتە ئێمە لایانی جێبەجێکار و سەرپەرشتیاربان کێن ینی ئەگەر بارودۆخێکی وها ڕوو بدات لانی لێپێچینەوە کێن کە ئەم گروپانە ڕێک ئەخاتەوە ئێمە تا چەندێک لە لای ئێمە یاسا ئاگاداری ئەو بارودۆخەیە بەڵێ بەداخەوە لە کوردستانە بڕوا ناکەم شتێکی وا هەبێ کە ئەم کارانە ڕێخاتە ئەوەی کە تۆزێ ئاگای لە ئێمەیە تووشی مسیبەت نەبین و ئەوەی کە تۆزە ئیلتیزاماتمان هەیە لەگەڵیا ئاسایشە بەڕاستی ئێمە سوپاسی ئاسایش ئەەکەین ئاسایش ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەیە بۆ ئێمە برایانی ئاسایش هەموو کاتێ لە خەمی سەلامەتی ئێمە بووین من بۆ نمونە ئەسمە شاخی پیرەمەگرون ڕۆژی پێنجشەمە ئاسایشی دوکان تەلەفۆنم بووە مامۆستا پەیمان ئەمە ڕقەمی ئێمەیە تۆ ئەچی بۆ شاخی پیرەمەگرون خوا نەخواسە هەر ڕووداوێکی نەخوازرا ڕوویە پێویستە بێ و ئەوە ژمارەکەمانە تەلەفۆنمان بەڵێ بەڵام هیچ مەرجەیەکی شاخەوانی لەم کوردستانە ئەو هەڵوێستەی نییە هەتا ئێستا لەو شاخە تووشی بەڵایەکیش بیناری تەلەفۆنیان بکەی کاکە ئەوکەن بە پەنگ و مەسەری ناو سۆشیال میدیا بەڵێ بەداخەوە یعنی تووشی واد لێ ئەەکەن ئیتروا لێ لە ڕوونێ شاخەوانی بکەیتەوە باسی ئەو چەند ڕووداوت کرد کەسانێک بەجێ ماون لە ڕێگا و گروپەکە ڕازگۆ نەبوون لەگەڵیان من دەمێ پرسیاری ئەو بکەمە بابەتێکی خێزانیە بۆ دایک و باوکان کە کچە گەنجەکەیان ئەنێرن بۆ گروپێک تا چەند خەڵکی ئەمە هۆشیارە بەرامبەر بە هەڵبژاردننی ئەو گروپ و کەسایەتیانەی کە بۆ شاخەوانی خەڵکیان لەگەڵ مناڵەکانی خۆیانیان لەگەڵ ئەنێرن تا چەند دایک و باوکەکان خێزانەکان لەگەڵ ئێوە پەیوەندیان هەیە بۆ نمونە تۆ کوڕەگەنجەکەی لەگەڵ تۆیە ئەمڕۆ خەڵکی ئەمە ئاوا هۆشیاری هەیە زۆر بەداخەوە دایک و باوکان کە مناڵەکانیان ئەچنە شاخ حەقە سەرەتا ڕقەمی من وەرگرن بەڵام هەتا ئێستا ژمارەیەکی کەم نەبێت چەند نەفرێکە کە من ئەسمە شاخ کە مناڵەکانیان دەنگیانی و تاخیرە بن تەلەفۆنم بۆ ئەکەن ئیتر ما باقی نەمبینیوە کەس لە مناڵی خۆی ناپێچێتەوە 2 شەو بیتەوە 3 شەو بیتەوە 4 شەو بیتەوە من گروپم بینیوە ئەم هەموو کچ و کوڕەگەنجە جوانە برانێتە ئەو شاخ و شێوە بێ ئەوەی هیچ کەسێ محاسبێکا بێ کەس سەرپەرشتیار بە دایک و باو کە مناڵی نرد تۆ چۆن مناڵەکەت ئەنێری بۆ قوتابخانەیەک جوان بە ڕێک و پێکی ئەینێری ئیخیت تەسلیمی دەستی مامۆسایەکی ئەەکەی ئەبێ شاخەوانیش بەم شێوێ بێ زۆر خەتەرە بەڕاستی من لێرەوە بە هەموو دایک و باوکانێکەکەم نەزانن ئەو گروپە چێە مناڵی خۆیان نێنە دەسی چونکە بەڕاستی تووشی غەڵەتە بێ تووشی شتی ناشینە بێلانێ لە شوێنێکە ڕسمێکی بیژیرێ هەتامە لە دنیا بۆ ڕسمە ڕەشی لێ بکرێ بزانن مناڵەکانتان لەگەڵ شیە ئەچنە ئەو شاخە شێ ڕێبەریتانەکە شێ سەرپەرشتیاری ئەم گروپەیە گروپ هەیە مناڵی خەڵکە باتە شاخ خۆی لە شاخ و نەبێ ئەڕوا بە بەڵگەوە پێماڵە مامۆستاها نەفەرەکانی لێرە بەڕاک و خۆشی ڕۆشتووە ئاخر کاکە بوو شاخوانیوە ناهێنێ مناڵی خۆتی بۆ پەرتەوازەی ئەو شاخ و شێوە بکەیت ڕاستە هەرۆخان دەمەی پرسیاری خواردن بکەم زام خواردنەکان چین بە شوێکی دیاریکراوە کە بۆ کاتی شاخەوانی دەتوان بیخۆن خۆتان ئەوانەی لەگەڵتانن بەڵێ شاخەوانی تۆ کاسیتە شاخ طبعاً ئەمە ماڵەکەتە ئەم جانتایە ئەوەی ئەتەوێت لەم جانتایە هەڵێگری ئەمە ئاوە ئەمە میوەیە ئەمە پارچە شیرینیە کەمێ خوورمایە ئەوی چاخوات چایە من قاوە خۆم قاوەی تێکم خۆرێکەمی تیا پەرد کووپەکەم
ئەو تاالدامەوەدامە بە هەڵێ واسم کوپی دارە بەم لەبرەی ئەم کوپە سەفەریانە ژنگی پێ پیسە بێ حەز ناکەم بێتە شاغوتیەوە ئیتر تۆ دەسێجلی زیادەی تێەکەی دژەخۆری تێەکەی پاوەربانکی تێەکەی ئیتر حەجی پێویستە لەم جانتایە لە کۆڵی خۆتایە گوتت ماڵەکەت ئەمە ماڵەیەکی بچووکە لە کۆڵتایە هەچی ئەتەوێت یایەتی خواردنیش تۆ ئەبێ شتێک بەری کە لەو شاخە بگونجێ لەگەڵ سروشتا بۆ نمونە ئەچیتە ئەو شاخە مەچۆ یاپراغ بەری مەچۆ شفتە بەرە کوب بەمە بە شتێکی سوک بەرە چوار هێلکی کوڵاو بەرە دوو تەماتۆ دوو خیار بەرە پارچەیە خورما بەرە بیکە پارێنانەوە کاکە وەڵام من ئەسمە و شاخە فریان ناکەم پارچەیە بسکیتیش بخۆم لەبەر ڕاکە ڕاک و ڕێگە دۆزینەوە میوە بەرە کاکە میوەکە بای هەموویەتی تۆ ئەچی وەرزشەکەی کەچوی وەرزشە کرد پێویست ناکا خواردنیشی قورس بەری سەیران جیایە شاخەوانی جیایە کەچوی بۆ سەیران کام شتە خۆشە لەگەڵ خۆتا بیبە حەزت لە چێ بێ بەڵام شاخەوانی تۆ لە هاوینە لەم فەسڵەیە ئەوەی کە زەرورە بیبێ یەکەم شت ئاوی ساردا دەبێت ئاوی بەست و یەک دوو ژەم میوە یەک تۆزێ چەرەسە کەمێ خورمایە دوو پارچە پسکیتە چیت حەزت لە چیە لەگەڵ خۆتا بیبە بەڵام سووک و ئاسان لە زستانە خواردنەکان ئەگۆڕێ احتیمال لە تۆ لە وەرزی زستانە سار دەبێت زیاتر پێویستە بە خواردن بێ خواردنێک بەرە بۆ نمونە پارچەیە سڵ سوورکەرەوە ڕۆنی هەر تێمەکە چوار بێ کوڵە نەبی بە لەگەڵ خۆتا پارچێ نانی هەورابێ بێ چیە بێ لەگەڵ خۆتابی بە هەمان شێوە تەماتۆ خیار بەرە لەگەڵەیە دوو پەتاتێک پڵاو بەرە شتێک گوزەت پێ بدا و گوزەت پێ با و گەرمن کاتەوە ئەتوانی ئێستا کار ئاسانیە شۆربامان هەیە لە کیسەیە دوو شۆربا بەرە ئەمە قۆریەکی بچووکمان بیار کاکە لە قۆرێگای لێنە و بیخۆرەوە ئەم وزەت پێ ئەیات هەم گەرم دەکاتەوە هەم لەشیشە قورس ناکە هەم ئۆسترەکەوتن و هەم بۆ دابەزین و هەمیش شتێکی زۆر لەگەڵ خۆتا نابی ژینگەی پێپیسکەی بەداخەوە خەڵکە چێتە ئەو شاخە ئەم جانتە پڕ لە شتە ئەیبات بەو قورسیە سەرێ خات ناتوانێت بە بەتاڵی بێنێتەوە دەبە ئاوەکە خوات و فراتە پەنایەکەوە خواردنەکە خی خاتە علاگەکەی بە سفرە یخۆ شارانی لێ نێبێ بۆ تەڵگرێتەوە کاکە سەجار لەسەر شاخی پیرەمەگرونەوە بە کۆڵی خۆم پیسایی مێناوەتە خوارە هیچ چیەیە خۆ کاک دیاری ناچێ منە بەیبم شاخوانی چیایبات ئەمانە هەم ژینگەی کوردستان ناشرین و وێرانەکەن و هەمیش زەرەر بە خۆش دەگەیەنێت ڕاستە وەرزەکان ئێمە هەر چوار وەرزی ساڵ کوردستانمان تایبەتمەندی خۆی هەیە بۆ شاخەوانی کام وەرزە گونجاوە و یاخود تایبەتە بۆ شاخەوانی لە کوردستانە بەڕێی من لە هەر چوار وەرزەکەیە شاخەوانی کەشوهەوای کوردستان سواز بۆخوای گەورە گونجاوە ڕاست ئێستا هاوینە گەرمە بەڵام شوێنیشمانەیە زۆر فێنکە ئێستا بچۆ سەر شاخی پیرەمەڕوو لەبەر سێبەرێدانشە سەرماتە کاتە گونجاوە منەچم بووی لە ژێر دارێکا دانیشی یەک هەواد لێبا بۆ خۆت فێنک دەبێتەوە ئەو گەرمایی لە ماڵ و لە ناو شارەیە بڕواکە لە شاخەکانە نییە لە زستانی شا بە هەمان شێوە لە پاییزا بە هەمان شێوە بەهار ئەوە هەر باسی ناکرێ بۆ جوانی یعنی ئەگەر لە وەرزی بەهارە تۆ لە هەفتەیەکا جارێک لە وەرزەکانی کاچی کورە لە بەهارە چوار جار بچۆ پێنج جار بچۆ گەرەتوانی دەستە خۆش بێت بەداخەوە کاتی پرۆگرامەکە بەڕاستی هەرچەند زۆر بابەتی سرمە حەز دەکەم ورد لەگەڵ جەناب باسی کەم بەس لەوە زیاتر ناتوانم کاتەکەی ببەم پەیمان خان بۆ کۆتایی دەمەوێت پرسیاری ئەوە بکەم بەو هەموو ئەزمونەی پەیمان خان هەیەی لەو گەڕان و لەو شارەزایی لە سروشتی کوردستان هەتە ئەگەر بەنمونە کەسێکی بیانی بهێنرێت بوترێت پەیمان خان تۆ بەرپرسی یەک شوێن هەڵبژێری لەو شوێنەوە کوردستان پیشانی ئەو بێ کام لە لوتکە ئەزانم هەموو یەک لێک خۆشترە بەس کام لوتکەی چیاکان هەڵبژێری کەسێکی بیانی بەری کە تا ئێستا کوردستانی نەبینیوە بەڵێ من چەند جار کەسی بیانیم بردووە بۆ شاخ لەگەڵ خۆما بەڵامەوەی کە بۆم هەڵبژاردووە یەکەم لوتکە شاخی پیرەمەگرون بووە لەسەر پیرەمەگرونەوە زۆربەی شوێنی کوردستانمان لێ دیارە بۆ نمونە بابا بە گوڕگوڕی ئازیز کە خوێنی دەیان گەنجمان بۆ بابە گوڕگوڕ ڕژاوە لەسەر لوتکەی پیرەمەرۆ بیشان ماوتمە ئەوە کەرکووکە ئەوە نوتی بابە گوڕگوڕ و ئاگرە ئەسووتێ کە هەمیشە ئێمە وەک ئاگری بابە گوڕگوڕ ئەسووتین بۆ ئەم کوردستانە و بۆ خاشی کەرکووک بەداخەوە شاخی جاسەنە ئەمانە جەماعەتێ ئەجنەبین بردووە بۆی شاخی جاسەنەش وەکو ڕەمزێک بۆ ئەشکەوتی جاسەنە ئەجنەبین بردووە خەڵکی ئەم وڵاتە بووە بەریتانی ئافرەتێکی بەریتانی و کوڕێکی ئوسترالی بوو برد من ئەوە لەو نەشیان توانی بێنە لوتکە ئەیان و تۆشێتی بۆ لوتکە سەرەگەوی ئەمە ناتوانین بە ڤیدۆ هەمووی تۆمار کردووە لە کاتێک ئەمە سەرەکەوتنی سێلفیمانەگری لە خۆیانیان و ئێوە شێتن ئێمە وا ئەمرینەوە سێلفیەگرن ئێمە عادەتی خۆمانە کورت هەروین سەلامەتین
بەڕاستی من حەزمە کرد زیاتر بیانی بێنین شاخەکانی کوردستان هەمووی جوان پیان بناسیێنین کوردستانیش ئەگەر زۆر زیاتر نەبێت لە وڵاتانی دەور و بەرمان هیچی کەمتر نییە بۆ نمونە شاخێکی وەکو دەماوەند کە ئەچیتە ئەوێ لە وڵاتی ئێران سەیرەکەی ئەڵەی کاروانسەرایە شاخەوانێکی زۆر هەر گەشتێک لە 4,000 کەمتر شاخوانی نییە کە ئەشتیتە سەرەوە لە ڕاستیە شاخێکە هەر هیچ نییە شاخێکە تەنها بورکانێک و بۆنێکی ناخۆش و گۆگردە دەرەچێ هیچ نمونەیەکی جوانیشی نییە کە سەرگەی ئەم هەموو شاخەوانە لە عالەمەوە بۆ یەت کەمپێکی جوان دروستکرا بەڵام لە بەداخەوە لە وڵاتی ئێمەیە هەتا ئێستا نەحکومەت نە ئێمەش بیرمان لەوە نەکردوێتەوە شاخێکی وەکو پیرەمەگرون بکەینە ڕەمزێکی جوان بۆ کوردستان. ئێوە سەرکەوتوو بن تەمەەن درێژ بن انشاءالله بە هەوڵی ئێوە و توانای ئێوە و نمونەی ئێوە ئەوەش دروست دەبێ و کوردستان دەگات بە و ئاستە نێودەوڵەتیەش و چیاکانمان دەیبینن و لە کۆتایی من داوای وتێک سێک لە تۆ دەکەم کە مەرج نییە هەموو کەس بتوانێت بژێتە سەر لوتکەکان بەڵام جەنابەت چەند جارێک چویت هەست بە چی ئەەکەی و چۆن ئەگەڕیتەوە یاخود ئەو هەستە چییە کە ئەتەوێت بە هەموو کەسێکی بڵێ کاتێککە دەچیتە لوتکەی پیرەمەگرون یاخود هەر لوتکەی لە لوتکەکانی کوردستان هەستی چیت هەیە؟ بەڵێ من بە بۆنێەوە کە سەرۆکی ڕێکخراوەکەم و ڕێبەری گروپەکەشمم لە کاتێکا کە کەسانێک لەگەڵ خۆمە ئەبەمە لوتکە لە ڕێزۆری لاکەن ئەڵێن مامۆستا تەواو پێمانەما ئەڵێم وەرن لە لوتکە بیرتانە چێتەوە کە ئەگەمە هەر لوتکەیەک کە زۆر بە سەختی سەرکەوتومەتە سەرەوە کە گەشتمە لوتکە ئەو سەختی ڕێگەم هیچی بیر نامێنێ ئەڵێ ئەو دەقەیە هاتوومەتە ئەم دنیایەوە کە سوژدەی شکرم بۆ خوای گەورە بر لەوێ هەستامەوە هیچی لاگوونێکم نامێنێ ئەمە نیشانەی ئەوەیە کە من ئەچمە هەر لوتکەیەکیش ئەگەر تابلۆی نەبێ بەردێشی هەڵەگرم ماچێکم تابلۆی شاخەکە یەکەم شت ماچەکەم ئەنجا دانیشم سوژدە بە خوای گەورە بم ئەمە خۆشەویستیە بۆ خاک و بۆ شاخ و بۆ وڵاتی خۆت هەر کەسێک وڵات و ژینگە و شاخی خۆی خۆش نەوێ باوەڕ بکە من هەر بە کوردی دانانیم یعنی مرۆڤایەتی لە وڵاتی خۆتەوەی من کوردستانم خۆش ئەوێ هەموو کاتوتم و ئێڵێمەوە دوای خوا و پێغەمبەر دوا قورئانەکەم کوردستان خۆشەوێت ئاڵای کوردستان لە لای من وەکو موقەدەسەکانی دینی ئیسلام لە لام پیرۆزە تەمەەن درێژ بن ئاڵای کوردستانیش هەر شەکاوە بێ ئینشەڵڵا هەمیشە شەکاوە بێ و هەمیشە سەربەرزی بۆ کورد و کوردستان و ئاڵای کوردستان خاتو پەیمانتەها یەکێک لە خانمە سەربەرز و بەرز ڕۆیشتوەکانی کوردستان کە بەرزترین لوتکەکانی کوردستان پێی ئاشنابوون بەڕاستی هەرچەنە نەڵین بەڕێزت خۆت لێرە دانیشتووی جێگەی شانازین و هەمیشە ناوی بە درەوشاوی لە ناو مێژوو دەمێنێتەوە پێش بەرنامەش داوام لێ کرد تکایە ئەو لوتکانە بەبێ ئاساواری خۆت بەجێ مەهێڵە من زۆر خۆشحاڵ بووم لە نزیکەوە لەگەڵ بەڕێستان دانیشتم هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازم نەک تەنها بەرەو لوتکەکان لە ژیان و لە هەموو پرۆسەیەکی ژیاندا و بەم جۆرە ئێوارەی سلێمانی پێشکەشکردن هیوای سەرکەوتن و دڵخۆشی بۆ بینەر خۆشەویستەکانیشم.